گفتوگۆ لەسەر بابەتێکەکەین کە پەیوەندی بە پاراستنی ئاژەڵە بێسەر پەرشتەکانەوە هەیە ئەو ئاژەڵانین کە لەسەر شەقامەکانن ئێمە گفتوگۆ لەسەر خودی کەمپینەکەکەین بابزانین ئەم کەمپینە چییە چۆن ڕاگەیەنراوە چۆن ئەتوانن و بە چ شێوازێک ئەتوانن خزمەت بۆ ئاژەڵانە بکەن کە بێلانەن شوێنی مانەوەیان نییە بۆی کە بەوردی لەسەر ئەم کەمپینە گفتوگویەکی چڕوپڕ بکەین میوانداری بەڕێز میران شێروانمان کردووە کە بەڕێزیان ڕێخەری کەمپینەکەن کاک میران سڵاو لێ بەتوبانی باش زۆر سپاس بانی ئەوەش بانی باش کاک میران کاک میران با هەر لە خودی کەمپینەکەەوە دەست پێ بکەین ئەم کەمپینە ڕاتانگەاندووە لە کێکەوە ڕاتانگەاندووە و ئامانج لە ڕاگەاندن و ڕێخستنی کەمپینێکی هاوشێوەی ئەمە بۆ چییە ئامانجەکەی خۆی لە چیا بینێتەوە بەڕاستی ئەم جاریان وەکو جارەکانی تر بەخۆشیەوە نهاتین بۆ بابەتێک هاتوین کە بەڕاستی بابەتێکی زۆر زۆر دڵتازێنە ئەمە لەم دوسێ ڕۆژەی پێشترە کەمپینێکمان ڕاگەیان بە مەبەستی نەکوشتنی ئاژەڵانی بێلانە بە مەبەستی ئەو کوشتارگەی کە ڕوئەیە بەڕاستی لە کوردستان ئەمە زۆر زۆر جێی داخە ئەمە ماوەی چەند ساڵێک لەوانەیە بە خۆتان ئاگدار بن کە سەرقاڵی بابەتی ئاژەڵ دۆستین و بابەتی سروش دۆستی و هەموو ئەو بابەتانی کە بە سوودن بۆ کوردستان بە تایبەتی یعنی ساڵانێک کە ئێمە خزمەتی ئەم سەگانە ئەەکەین ئەم پشیلانە ئەەکەین بەڕاستی زۆر زۆر وەسیان خراپە لێرە کە تەنانەت لە بازاڕە جیان نابێتەوە لە گەڕەکەکانە جیان نابێتەوە لە سروشتی خۆشیانە جیان نابێتەوە چونکە بەڕاستی هەموو ئەم سروشتە سیاج کراوە چۆزانم ینی بە ئەنواع بابەت ئەم کەمپینەمان ڕاگەیان بۆ ئەوی کە ئەو کوشتارگەیە ڕابگرین کە لە شاری کەرکووک ڕۆئەت بەڕاستی وێنەی کەمپینەکەتان بەڕاستی زۆر زۆرکارێکی قێزەونە یعنی بە چەکێک لە جۆری تاپەر کە ئەم چەکەم شارەزاییم لی نییە بەڵام وەکوی کە ئەزانم ئەم چەکە لە سیستمی سەربازیشە بەکار نایەت کاک سەرکۆ یعنی زۆر زۆر سەیرە بە چەکێک لە جۆری تاپەر کە سروشتی ئەم چەکە وایە کە شێوازی هاوشتنەکەی بڵاوە بێتەوە بەڵام بە ئاسایی بە بەرچاوی مناڵ بە بەرچاوی ئەو خەڵکی کە لەناو ئەو گەڕەکەیە سەگەکە لە بەردەم سێبەرەکە دانیشتووە بۆ نمونەیان خەوتووە یان ینی ئەلم گەرمایە چی بکە ئەم کەسە کە پێم وایە کارمەندی قایمقامێتی شاری کەرکووکە ئەم هەلا ئەقۆزێتەوە و سەگەکانە کوژێ بە ئاشکراوە ئەو ڤیدیۆی کە بڵاو بۆتەوە پێمابینەوە زۆر بە شانازیشەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاویەکەنەوە ینی ئێمە گەر باسی ئاژەڵ بکەین لەمەوەی ڕابردووە گرفتێکی گەورەمان هەبوو کە لە شاخەکان لە شوێنە سروشتەکانمان خەڵکانێکە بوو ڕاویانە کرد و ڕسمەکەی گرت وی سوودیشی لە نابێنێ ڕسمەکەی گرت لە تۆڕە کۆمەڵەکان بڵاویە کردەوە بەڵام بە خۆشحاڵی و چەند جارێک گفتومان کردۆ سپاس بۆ پۆلیسی دارستان ئەویان تۆزێ پنبڕ کردووە کەس بینێ ناو شارەکان یعنی سێرەکەین ئەمە بۆتە بابەتێک کە ئێمە بە ئەمە بڵێ کە سوودیان پێناگەێنین با زیانیشان پێناگەێنین بابەتەکە زۆر زۆر لەوە ینی زۆر زۆر قورسترە باشە چونکە سەگ و پشیلە ئاژەڵی چێوینی ئێمە بە ئەو بابەتێک لای بکەینەوە لە هەموو وڵاتانی جیهان یعنی لە هەموو ڕێستۆرانتەکان پشیلە هەیە لە بەردرگاکە بەبێ هەپشیلە خۆی سروشتی وایە کێچێکە لە ینی پاکوتەمیسترین ئاژەڵەکان خۆی پاکاتەوە خواردنی پیس ناخوا یعنی بە درەنگ نەخۆشی ئەگوازێتەوە باوەڕکە هیچ کێشەیەکیان نییە یەکێک لەو بۆ من لەو بەهانانی کە بڵاو بۆ تۆ ئەڵەن سەگەکان پەلاماری مناڵەکانمانەیەن یان سەگەکان پەلاماری ئافرەت و ئەو کەسانی کە بەتەمانێن من دڵنیاتەکەم و ئەگەر سەگێک لە بەچکەیەوە ئازار نەدرێ دڵنیاتەکەم و ئازار هیچ کەسێک نایە وەقەب هیچ کەسێک ناگرێ یعنی هەتاکو ئێستا نەمان بینیوە بڵێن سەگێک مناڵێکی خوارد لاوانەیە بەهۆی ئەوەی کە ئەم سەگە ئازارێکی زۆر دراوە یان لەوانە کرچی بڕابێ لەوانێ جۆسکی بڕابێ ئەمە ئەبێتە یعنی ئەم سەگە هەست و شعوری هەیە وەکو سایکۆلۆژی وایە بۆ ئەم سەگە بەداخەوە لەم ناڵیەوە گوێچکەی ئەبڕن ئەڵێن لەبرەوەی دوایی سەگێکی ئازا دەرچێت بۆی کە دڕ بێ بە حسابی خۆیان ئەو زیانە گەورەی پێ ئەمە زۆر زۆر غەڵەتە ینی ئێمە لە ئێستاە لەخوا بە زیابێ کە خەریکە پێشەکەوی وەکو میلەتی کورد ئەڕووینە پێشەوە یعنی کەسی بەتوانامان هەیە و کەناڵێکی وەکو میدیایی کورسات کە بۆ نمونە ئێمە بینێرێکی زۆر زۆرین بۆم کەناڵە جوانە کە بەرنامە جوانی هەیە بەڕاستی پێویستەکە کە هاوکاریمان بکەن لەسەر ئەم کەمپینە ئەمە کە لەماوە ئەم چەند ڕۆژە ڕامانگەیان نابۆ کوشتنی سەگ و پشیلەی بێلانە
ئەوان بێلانن بەڕاستی شێوینین کاکسەرۆ یعنی بابەتەکە زۆر لەو قورسترە ئێمە لەگەڵ هاوڕێیانم و بەڕاستی هاوڕێیانێکی زۆر پشگیریان کردی لەم بابەتە بۆ ئەوەی کە ئەم کەمپینە ڕابگەێنین و لەگەڵ هاوکاری چەند ڕێکخراوێکی ئاژەڵدۆستیە ئەم کارە ئێمە بەردەوامی پێین چکە تا ئێستا ئەم کوشتارگەیە لە شاری کەرکک بەردەوامە لە شاری هەولێری خۆشەویست بەردەوامە بەنیهێنی کە دەرمان خوارد ئەکرێەوە شەوانە سەگەکان کاتێککە ئەمرن بەڕێبەرایەتی شارەوانی هەولێر هەستا بە کۆکردنەوەیان ینی بەشی قایم قەپسەکانە کوژێەوە بەشی شارەوانی ئەم سەگانە فڕێوەکو خۆڵ و خاشان یعنی ئێم هیچ بیر ناکەینەوە لەوەی ئەم سەگا هەستی هەیە کە دایکی هەیە کە باوشی هەیە کە بەڕاستی پڕە لەو ئەنی جۆرێک لە محیبەتی تایە کە من زۆر دڵم بۆی پڕێ بێت چونکە نازام ینی ئێمە دوو ئابکەین کە لێرە سەفەر ناکەن ڕاستە یانی زۆر کات ئێمە گرفتێکی گەورەمان هەیە بە تایبەتی وەکو باسمان کرد لە ناو بازارە کە شوێنێکی قەرەباڵغە و شوێنێکە لەوانەیە لەبەر ئۆتۆمبیل و لەبەر هاوڵاتیان کە هاتوچۆکەن و بەردەوام بوونی ئەم سەگ و پشیلانە ئازارێکی زۆریان پێ بکەێنێ ینی بەداخەوەیمەوە فێرکرابوون لە مناڵیەوە بە بەردوای ئەم پشی لەو سەگانە بکەین کەواتە یاریەک فێری مناڵانە ینی چەند گرنگە ئێمە ئەمە بکەینە بابەتێک لە خێزانەکانەوە منداڵەکان فێرکەین ئێمە بەدەیان سەگمان دەرمان خوارد کراوە بەدەیان سە کوشترانی زۆر ئاسایە کوژرێ من لەوە تێ ناگەم ینی ئەم سەگە هەستی هەیە باوەڕکەم زۆر جار چوینەتە شوێنێک سەرێک سەگە پاسەوانی تەکە ینی کە لە شوێنێکی مەترسیدارە بۆ نمونە چێ ناو سروشت ئەو سەگە ئەزانی ئەم منتیقەیە کە پێویستە کەسێکە لەگەڵا بێ ینی بەبێ بتناسێ بەڕاستی ئەم دیاردێ زۆر ناشرینە بە هیوام کە ئەم بابەتە ڕابگیرێ کە کوشتنی سەگەکان ڕابگیرێ کە ئێمە بەڕاستی لەم وڵاتەیە کە ئێمە هەرێمی کوردستانین ئەگەر وڵاتانی دراوسێ بەم کاری ئێمە بزانێ ینی بە زمانێکی بازاری حیامانە من ناتوانین ئاگامان لە سەگەکانی خۆمان بێ باش کاک میران ماوەی چەند ڕۆژ کەمپەینەکەتان بەردەوام بوو ماوەی نزیکی یەک ڕۆژ بەردەوام بوو چونکە لێرە داوامان کرد لە بەڕێبەرایەتی پارێزگاری ئیسلێمانی هیچ جوابێکمان وەرنەگرتەوە بەڕاستی و من لێرە ئەیڵێم بە ناقانونی باشە بە ناقانونی ئەم کەمپینە ڕاگەیاند و داوا لێبوردن لە ئاسایش و لە بەرپرسانەکەین چونکە بەڕاستی پێویست بوو کە بە ناقانونی ئێمە بچینە سەر جادە و بۆیە ئێمە بەردەوامی شەبین ئەگە بزانین ئەم کوشتارگە لە شاری کەرکوک کۆتایی پێنایەت و ئەم سەگ و پشیلانە بەردەوام ئەکوژرێن یعنی کاکسەرکۆ یەکشت هەیە لە جۆری پشیلەی ئێمەیە ینی جۆرێکی زۆر ئۆرجیناڵە ینی پوختە ئەم جۆری پشیلێ لە وڵاتانە زۆر دەگمەنە باشە کە شێر و پڵنگ هاوشێوەکانی ئەگەڕێتەوە بۆ سەر پشیلە ئێمە ڕێک هەمان ئەو پشیلێمان هەیە کە سەردەمێکی زۆر کۆنە هەیە ئەم پشیلەی کە بۆ نمونە ڕەنگی سپیە و تووکن ئەمانە زیاتر لە پەیوەندی چەند پشیلەیشتە دروستە بن باشە بەس ئێمە بایەخ بە ئەسڵەکە ناین بایەخ بەوانی ترین ببوورە شتاڵم بەڵام ئێمە کوڕی بەپرسمان هەیە کە لەم شارەیە و کە لە شارەکانی تریشان یعنی بە ملیۆنی لەم پارەی خۆمان بە هەزاران دۆلار ئێن بە پشیلێک بە سەگێک لە وڵاتانی دەرەوە بێتەوە بۆ ئێرە هەتاکو خواردنەکەی متمانی بە خواردنی ئێرە نییە کە درایفودە لە وڵاتیشترە بۆ هێنێ یعنی ئەم پارێ زۆرێ ئەڕوا بە وڵاتیشی تر بەڵام سەگ و پشیلە ئەوێ هێنێ بۆ ئێرە و هەتاکو لە ماڵەوە شوێنی تایبەتی بۆ دروستەکە بەڵام ڕازی نییە سەگێکی بێلانە پشیلەیەکی بێلانە لە بەردەرگاکە هەبێ کە هیچ کێشت بۆ دروستە زۆر باشە ئەوەی کە گرنگە زۆر جار ئەم هەڵمەتانە یاخود بڵێ ئەم کەمپینانە ئەبێ سوود بگەێنێ سوودەکەشی ئەوە ینی زۆر جار ئێمە باسی ئەو سەگە بێلانانەکەین کە ئێستا زۆربەی هاوکاران زۆربەی وێنەکانمان پیشانێن ئەمەی ئێوە کە من لە وێنەکانی خۆتانە بینیم کۆمەڵێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان هەمووی لەگەڵ تویا بەشدارن هەوڵ نەیەوە بۆ نمونە چینێک هەیە کە ئێمە پزیشکی ڤێتەنەریمان هەیە شوێنێکمان هەیە کە بۆ نمونە کوتانی ئاژەڵەکان یعنی با لەبەر ئەوەی کە ڕۆژانە بڕۆین ئازاریان بین با بتوانین هەڵمەتێ دروستکەین دەرزی لەم سەگانە بدرێ لەم شیدانە درێ بۆی کە خەڵک ترسیش پرسیارێکی زۆر جوانە من حەزم کرد باسی ئەو بابەتە بکەین ئێمە دکتۆری ڤێتەنەریمان هەیە
خوێندکاری ڤێتەنەریمان هەیە هێشتا فۆبیای هەیە بە پشیلە و بەسە کە ناتوانێت لەگەڵ سەگ و پشیلی بێلانیان نزیک بێتەوە یعنی هێشتا دکتۆری گەورەمان هەیە یعنی ئێمە کێشەکە لە پەروەردە و لە بنەڕەتەوەیە ئێمە ئەبێ یەکەم شت کارکەین لەسەر وەزارەتی پەروەردە یەکەم کارکەین لەسەر ئەوەی کە چۆن ئێمە ئەم سەگ و پشیلانە لە خۆمان جیا نەکەینەوە یعنی باوەڕ کە دکتۆری ڤێتەنەری هەیە بازرگانی بە سەگ و پشیلەی کوردیەوەگا ینی دکتۆری ڤێتەنەری هەیە کە ئەسڵەن هاوکاریت ناکە بەبێ بەرامبەر سەگ و پشیلێکی بێلانە چارەسەرکە بە پێچاوانەشەوە دکتۆری ڤێتەنەری هەیە کە زۆر هاوکاری ئێمە بووە هاوکاری ڕێکخراوەکانی تر بوو چەندین جاریش لە پرۆگرام میوانداریمان کردوون هەڵمەتی جوان ڕائەگەیاندن بەدڵنیاییەوە یعنی ئێمە باسی ڕێژە زۆرەکەکەین کە بەڕاستی زۆر خراپن من پێم ئەبێ ئەم بابەتە لەسەر ینی لە پەروەردەی مناڵی و ئیشی لەسەر بکەین یەکێک لە پرۆگرامە جوانەکانی ئێرە لە کەناڵی کورسات زیتەڵەیە کە ئەم تازانە بڵنگەڕاوەتەوە ئەوش ئەوەیە کە ئەبینم کە ئەم بۆ نمونە زیتەڵە ئیش لەسەر ئەوە ئەکە کە چۆن ئەم ئاژەڵان باشە بناسێنێتەوە بە مناڵەکان یعنی کە ئەچێت سەردانی مەکتەبەکانەکە پێیانەڵێ بۆ نمونە حەزر لە چ ئاژەڵێکە و چ ئاژەڵێکە خۆشە ئەمە زۆر مهمە ئەمە ئەکرێت لە پەروەردەیە هەبێت لە خوێندنا هەبێ ئەکرێ بۆ نمونە وەرکشۆپ هەبێ بۆ ئەو کەسانی کە کێشیان هەیە لەگەڵ سەگ و پشیلەیە من پێم باشە کە وەرکشۆپێک بکرێتەوە ینی بەردەوام دەورە بکرێتەوە بۆی کە بتوانین چۆن تەعاملکەین لەگەڵ سەگێک کە بێلانێ و ئازار درراوە هەتاکو ئێستا ئێمە ئامێری پێویستمان نییە بۆی کە سەگێک لە شوێنێکەوە بگوازینەوە بۆ شوێنێکی تر هەتاکو ئێستا ئێمە تیمێکمان نییە بۆ ئەوەی کە ئەگەر سەگێک لە شوێنەکە گیری خواردە بڕۆین ڕزگاریکەین ئێمە لەم ماوانەی پێشترە پشیلەیەکی کوێر کە بەچکە بوو کەوتمە ناو زێرابێکەوە کە لەگەڵ هاوڕێم توانە ئەمین و چەند هاوڕێکی تر یعنی باوەڕکەن بە تیمەکانی فریاگۆزاری یەک دنیا خەڵک خەریکی ئەوە بووین تاکو ئەم پشیلەیە یعنی کۆڵانەکەمان هەڵکەندووە لەم سەر بۆ ئەو سەر بۆی کە بتوانین ئەم پشیلێ دەربێن هیچ ئامێرێکمان نییە هیچ پێداویستیەکمان نییە هیچ شتێکمان نییە کە بتوانێ بۆ نمونە من فکرەیەکم هەبوو کە سارەیەکی تایبەت ئۆتۆمبیلێکی تایبەت دروست بکرێ بۆ دابەشکردنی خواردن بەسەر ئاژەڵانە و لەگەڵ یا تیمێکی فریاگۆزاری بێ وەکو ئۆتۆمبیل فریاگۆزاری لە خوشانەکانی خۆمان بەم جۆرە ینی بە جۆرێک میوزیکێکی تایبەتی لەسەر بێ من دڵنیاتەکەمەوە کە سەگەکان ئەم میوزیکان ناسنەوە ئەم سیاری ئەناسنەوە کاتێک گێت بەرە ڕووی تەواو ئەم سەگە ئەزانێ یعنی لە کاتی کەرەنتینە ئەمە هەموو ڕۆژێک نان و خواردنمانەیە بە سەگەکان زیاتر لە 500 سەگ هەموو ڕۆژێ ئەو کەمپینی کە ڕامانگەیان لە کاتی کەرەنتینە یعنی کاتێک کە ڕۆژی چوارەم چونکە ئێمە سلێمانیمان کردبوو بە 4 بەشەوە بەشی ینی بەشی چەند ڕۆژی یەکەم کە ئەچوونەوە بۆ ڕۆژی چوارەم ئەچوونەوە سەر هەمان بەش یعنی کە ئەچوونەوە بۆ هەمان شوێن سەگەکان چاوەڕێیان نەکرد یوەکەوەی کە ئێمە ئەزانن ئێمە ئەچین بۆ ئەوێ ئەزانن ئێمە کە خۆراکیان خۆراکی پێ ینی لە کاتێککە هەمان سەگ لەو گەڕەکە لەو ناوچەیە ئاینود ئەم سەگە زۆر دڕە بەس لە کاتێمە هیچ کێشەی نەبوو بێکومان ئێمە ئەبێ ئەمە خۆی گرفتێکەوە بە هەمووشمانە بێمە چارەسەرکەین چونکە ئێمە هەمومان بەرکەوتنمانە بێ لەگەڵ و سەگ و پشیلانەیە بەڵام ئەوشمان بیر نەچێ ومێدێکیش هەیە ینی بە تایبەتی لێرە چەندان کەسی وەکو تۆ و چەندین کەسی دڵسۆزیش هەیە کە ڕۆژانە خاوەنی چێشخانەن دواتر خواردنەکانە من لە شوێنەگەیان بە سەگەکان یاخود چەندین کەسی دڵتۆزێ کە هاتوون خانوویان بۆ سەگەکان دروست کردووە لێرە و ئەوەیشی کە گرنگە ئێمە بتوانین زیاتر هەوڵەکان تڕترکەینەوە لەوەی کە گرنگتریشتەوەی ئازاریان نین و ئەگەر بشتوانین بە بەدڵێکی زۆر فراوانەوە بتوانین ئەگەر لە دەستمانە بێت یارمەتیشیان بێت ئێمە کاتم کەمپینەمان ڕاگەیان کاک سەرکۆ کە بەداخەوە کەسانێکی زۆر کەم هەبوون کە ئامادەبوونیان هەبوو لە کەمپینەکە و لەگەڵیشیە کە پاڵپشتی ئێمە بوون بەڵام کەسانێکی زۆر ینی وەکو جۆرێک لە بڵ قەشمەریات یان جۆرێک لە خەڵک بە بەردەمانە هات ینی وەکو جۆرێک لە گاڵتە پێکردن بە ئێمە بۆی کە ئێمە خەمی چیمانە خەمی ئاژەڵەکانمانە ینی ئەمە بەڕاستی پێویستمان بۆ شەرکردنەوەیە پێویستمان بۆیە کە وەزارەتی پەروەردە و وەزارەتەکانی تر یاسایەکە بێت لە پەرلەمان بۆ ئەوەی کە بتوانین کەسێک سەگێک بکوژە سزاکەی چییە یعنی هەر گۆشت و خوێنە کەسێک بتوانێت گولەیەک بنێ بە سەگێکەوە ئاسایشەی نێ بە مرۆڤێکەوە ینی دەستەکانە بەیوای سەرکەوتن بەیوای بەردەوامی بەیوای ئەوەشی کە لایەنی تایبەت و
وەڵامی شێبێ بۆیە کە توانێت زیاتر سوود بۆ سەگانە بگەین چکە ئاماژی سەرەکیەوەی بە بێگومان ئێمە بەرداوامە بین من واستە هەموو کارێکی خۆم ئەهێنم تاکو بتوانم کە جانی سەگێک جانی پشیلێکی بێلانە بپارێزین و چەندین هاوڕێی تر چەندین کەسایەتی تر کە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان ناوی هەیە و خەڵک ئەیناسێ پشتیوانمان ئەبێ و دیوادارم ئەو هەموو مۆدێل و ئەو هەموو ئەوانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فۆلۆورسێکی زۆریان هەیە ینی هاوکاریمان بکەن ئەین تاکو کەی ڕێکلام بۆ مایکاپ و بۆ هەندێک شتەکە کە بەڕاستی سودی نییە بۆ مرۆڤ سودی نییە بۆ میلەتەکەمان دەستەکانە زۆر سپاس بۆ تۆ کاک میران.